زیاتر لە 2 مانگ بەسەر بوومەلەرزەکەی سنووری نێوان هەرێمی کوردستان و ئێران تێدەپەڕێت، بەڵام هێشتا ترس و دڵڕاوکیە بەشێک لە دانیشتوانی دەربەندیخانی بەرنەداوە کە نزیکترین شوێن بوون لە سەنتەری بوومەلەرزەکەوە. بەنداوی دەربەندیخان زۆرترین زیانی ئەو بوومەلەرزەیی بەرکەوتووە و حکوومەتی عێراق بەڵێنی داوە کۆمپانیایەکی ڕاوێژکاری بیانی بهێنێتە سەر بەنداوەکە. بەرپرسانی بەنداوەکەش بەشێکی ئاوەکە بەردەدەنەوە تا ئەو کاتەی لایەنە پەیوەندیدارەکان فریایان دەکەون. ئێمە دوای ئەو بوومەلەرزەیە دەستمان بە دابەزاندنی ئاو کرد بۆ ئەوەی تووشی هیچ مەترسیەک نەبین لەو شوێنانی کە گومانمان لێ هەیە زیانی بەرکەوتووە. زوو فریامان نەکەون، یعنی ئەو کۆمپانیایی کە قەرارە بێت وە لای حکوومەتی عێراقەوە ئەتەبەنی کراوەکە داوای ئەو شەریکانە بکات بگەنە ئێرە و ڕێنماییمان بکەن لەوەی کە مەترسیەکان کەمترن، چونکە پێویستی بە هەندێک ئەجزەیە بۆ دڵنیابوون و پێویستی بە تیمی ژێرئاوی هەیە بۆەوەی دڵنیامان کەن لەوەی ئەو بوومەلەرزەیە لە ژێرەوە تاسیری زۆر لە بەنداوەکە نەکردووە. بەشی بەرهەمێنانی کارەبا زۆری نەمابوو لە بوومەلەرزەکە هەمووی تیا بچێت. ئێستا ناوبەناو تۆرباینەکان ڕادەوەستێنن تاکو ئەو بەشەی زیانی بەرکەوتووە چاک دەکرێتەوە. زۆر ترسمان لێنیش چونکە کۆمەڵێک بۆری زۆرمان هەیە کە لە ساڵی 1970ەوە کە 35 ساڵە دانراوە، هەندێک شوێنی تایە تووشی داخوران و ژەنگ بووە. ترساین ئەو بۆریانە ئەگەر بەهاتایە و بتەقیایە ئەبێتە هۆی ژێر ئاوکەوتنی هەموو یەکەکانمان لە دەست ئەچوو، وێزگەکە بە کاملی لە کارەکەوت. خەڵکی هێشتا لە دڵڕاوکێدان. حکوومەتیش دەستی کردووە بە دروستکردنی شەقامێکی دەرباز بوون بۆ ماڵەکانی بەردەم بەنداوەکە. ئەو شەقامە بەسەر گردۆڵکەیەکدا دەڕوات تاوەک هاوڵاتیان ناچار نەبن لە کاتی مەترسیدا شەقامی بەردەم بەنداوەکە بەکار بهێنن. دانیشتوانی کەمپی خوار ترسەکەی دوو جارە، یعنی هەم بۆ بوومەلەرزەکە هەم بۆ سەدەکەش. ئێمە داوامان لە حکوومەت و لە بەرپرسانیشەیە دڵنیایە بن بە کەمپی، یعنی دانیشتوانی کەمپی خوارەوە. ئەگەر ترسی نییە سەدەکە پێمان بڵێن، لە بەرۆی هەتا ئێستا لە بوومەلەرزە یەکەمەوە خەڵک ماڵی جێشتۆ تا ئێسش نهاتوتە ماڵەکەی خۆی. تا کات زیاتر تێدەپەڕێت و بارانی زیاتر دەبارێت، ئاوی ئەم بەنداوە زیاتر بەردەدرێتەوە. ئەمەش بۆ پاراستنی ژیانی هاوڵاتیانی چەندین شار و شارۆچکەی سەر ڕووباری سیروانە. دوای زیاتر لە نیو سەدەیە ئەم شاخە خۆڕاگرانە نزیکەی ملیارەها مەتر سێجا ئاویان گل داوەتەوە لەم دەریاچەیە. بەڵام دوای بوومەلەرزەکە خۆڕاگری ئەم شاخانە بۆتە جێی پرسیار لەلایەن هاوڵاتیانی بەردەم بەنداوەکە. ڕێباز مەجید، دەنگی ئەمریکا، بەنداوی دەربەندیخان.